خۆشەویستان سڵاتان لەبێ یەکەم تەوەر گفتوگۆی ئەمڕۆمان قسەکردنە بێت لەسەر ئەو کەسایەتی دیارانەی کە لە مێژووی کووردا هەبوو بێگومان نەتەوەی کورد خاوەنی مێژوویەکی پرشنگدارە لەگەڵ ئەوشدا چەندین کەسایەتیە کە ڕەنگدانەوەیکی تەواویان هەبووە لە مێژووی کووردا ئەمڕۆ قسەکردنە بێت قسە لەسەر ئەو کەسایەتی دیارانەکەن کە لە مێژووی کووردا ڕەنگدانەوەیکی تەواویان هەبووە بۆ زانینی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری مامۆستا سۆران حەمە ڕەشمان کرۆ کە بەڕێزیان پسپۆڕ مێژوو مامۆستای زانکۆن بانی باش بە مامۆستا زۆر بانی باش مامۆستا بەخێر بێت ئەگەر هەر سەرەتا با باسێک لە کەسایەتیەکان بکەین با بزانین ناسینی ئەو کەسایەتی دیارانە لە مێژووی کووردا تا چەندە گرنگە ئێمە بیان ناسین یەکەم جار با بڵین بۆ بیان ناسین هەندێک جار من بابەت بڵاوەکەمەوە لەسەر کەسایەتیەک کە ئاینیە هەندێک جار کەسایەتی کوردی ناودار هەندێک جاریش کەسایەتیەکە بێدینە خەڵکانێک کە مەسەن بینیان نەبێت لەگەڵ دینە بە باش ێزانن ئەوانش کە بینیان لەگەڵ ئاینە هەیە تێیدێ بەس مێژوو بۆ نەکراوە مێژوو وەکو وێنەیەکی گەورە وایە پارچە پارچە کراوە تۆ هەموو سەردەمێکە ئەتەوێت ئەم پارچانە بنی بێکەوە ناکرێت کە ئەم وێنەیە تەواوەکەی تۆ بڵێ ئەم پارچەیە مەدڵ نییە چکە تۆ دەوێت تێبگەیت تێگەیشتن بەشێکی گرنگی دروستبوونی کۆمەلگایە بەشێکی گرنگە لەوەی کۆمەلگا هەنگاوەکانی باشتر خۆی بناسێ هەنگاوەکانیشی ژیرانە بێت واتە ناسینی ئەم کەسایەتیانە بۆ ئەوەی لە خۆمان بگەین بۆ نمونە زۆر جار کە ئەم کەسایەت لە ڕێگای ناسینی ئەم کەسایەتی و بۆم دەرکەوتووە ئەو شوێنی کە ناوچەی هوری پێڵێن کەرکووک هەولێر هەتا ئورفە هەتا ناوچەی حەلەب کە ئەوە سەنتەری ناوچەی هوریەکانە سەیرەکەی زۆربەی زانا کوردەکان لەم بینە زۆر جوڵاون لەو شارە خوێندوان بۆ ئیبن خەلەکان ئیبن ئەسیر ئەمان هەمووی کەسایەتی ینی گەورن لە عالەمە ئەناسرێن خەڵکێکی وەکو سوورەوەردی زۆر کەس لەم بینە ئەو جوڵەی کردووە جا ئێمە کەسایەتەکانمان ناسین ئەوانی ناویمان بیسۆماناڵم ئەی ناسین ئەوانی دوای ئاینی ئیسلام هاتوون بەڵام پێش ئاینی ئیسلام چەندها کەسایەتی جیهانیمان هەیە ئەمڕۆ لە جیهانان لێکۆڵینەوەیان لەسەر کراوە ئێمە ناویانمان نەبیستووە کوردن هەندێکیان لەوانەیە پرسیار بکرێتە سەر ئایا کوردنیاگوین بەڵام لە کوردستانە لەدایک بووین تۆ مێژووی کوردستانە نووسی نەک مێژووی نەتەوەیەک بەتەنها خەڵکی بەتەنها ئەو خەڵکی کە لێرە ژیاوە ئەبێت تۆ بزانی چێ بوون ئەم کاورایی کە باسیەکەم بەردەیسانی ناوە بەردەیسان تقریبا ساڵی 150 شتێک لەدایک بووە یعنی نزیکەی زیاتر لە 1800 ساڵەوە پێش 300-400 ساڵ پێش ئاینی ئیسلام ئەمە فەیلسوفێکە فەیلسوف و کەسایەت مێژوونووس و کەسایەتی زۆر گەورەی لە عالمە زۆر لێکۆڵینەوەی لەسەر کراوە ئەم کەسایەتیە کۆمەڵێک کتێبی لێبەجێ ماوە و کاریگەری زۆر هەبووە لەسەر خەڵکانی دوای خۆی کە ئاینی کریسیانی پیا بووە ئەم کابرایە نەیتوانی وەکو خەڵکی تر ئاینەکە وەرگرێ کاریگەری ئاینە کوردیەکان و فکری کوردی ئەو سەردەمەی زۆر خسوەتە سەر ئاینەکە لەبەرەوە لە سەردەمانی دواتر ئەم کابرایە بەلادەر لە ئاینی کریسیاندانراوە ئەمڕۆ لە جیهانە خەڵکێکی زۆر ئەیناسەجا لە تێکستێکی بڵین کەنیساکە وەختەش کەنیسە زۆر تۆنڕە بوو لە ڕووی فکرەوە هێرشەکرێتە سەر ئەم ئەڵێ هاتووەشتی هێناوە لە ناوچەی ئورفە و ناوچەی گەرمیان ئەوەیەنی ئەمە نزیکە 1600 ساڵەوە پێش لەسەر بەڵگێ لەسەرەوەی ئەم کەسێنی کاریگەری فەرهەنگی گەرمیان نووسراوە ناوچەی گەرمیان و ئورفە هەر ینی هەرم ناوچە کوردیانە ینی پەروەردەی ئەم هەی نەبووە کەسایەتێکی تر هەیە هەر پێش ئاینی بەنەوە ساڵی 400 شتێک لەدایک بووە نزیکەی 1600 ساڵەوە پێش ئەمە نای خێنیازە خێنیاز لە گەرمیان لەدایکە بێ کەسایەتێکی ئاینی کریسیانی چکە ئاینی کریسیان بەشێکی گەورەی فەرهەنگی ئێمە بەشێکی زۆر لە کورد کریسیان بوو لە ڕابردووە ئەم شارە زووری تۆی بینی ئەم گوندانە کە چەنەها کەنیسەیە بە شێوەیەک خەڵک لێرەوە لە کوردستانەوە ڕۆشتووە بۆ چین بۆ بڵاوکردنەوەی ئاینی کریسیان ئەم بە بەڵگەنامە هەمە نەکەمە قسەوشت نییە لە کوردستانەوە خەڵک تا چین ڕۆشتووە بۆ بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام جا ئەم کابرایە ناوی خێنیاز خەڵکی نزیک گەرمیانە ئەم کابرایە یەکێکە لەوانەی کە جاریتر پێڵەمەوە ئەمیش لە جیهانە ناسراوە لە بەرەوەی دەورێکی زۆری هەبووە لە نووسینەوەی تەوراتی بە زمانی ئارامی لەبەرەوە بەناوی ئەوە ناونراوە جا ئەوەی جێی سەرنجە ئەم پیاوە
ماوەی ئەڕواتە وڵاتی ڕۆم وەختە ئەستەمبوڵ وڵاتی تورک نەبوو وڵاتی ڕۆم بووە ڕاست لەوێ ئەژی دوایی وردە ئەچێتە ئەو شاری کە ئێستا لە ڕۆژاوا گرتومانێتەوە شاری بنبیج نازان بیستوتانە شەڕێکی زۆری لەسەر بوو لە بینی داعش و بەڵە بێگومان بوو بە قەشەی باڵای ئەوێ ینی نازناوەکەی بە ناوی ئەوێەوە لە گەرمیانەوە ڕۆشتۆ بۆ ئەوێ ئەمانە هەر وەکو پێم وتی ئەم ناوچانە لە هەموو جارێکە لە ڕێگایم کەسانێت بۆ دەرەکەی کوردستان یەخاک بووە کاریگەری لەم شارە بۆ شارە دایما لە ڕێگای ژیانیم کەسایەتیانەوە دەرەکەوێت کەسایەتێکی تر کە زۆر لام گرنگە تۆماس مەرگەی تۆماس خەڵکی شیروانەیە شیروانەی کەلار شێروانی کەلە بەڵێ ئەمە لە ساڵی 800 ئەوانە ژیان نزیکەی 1200 ساڵەمەوە پێش ئەم کابرایە پێڵەن تۆماس مەرگەی بەس خۆی خەڵکی شیروانە لە بەروی ماوەیە گەبێ بە قەشەی باڵای مەرگە لەبەرەوە پێڵەن تۆماس مەرگەی تۆماس شتی زۆر نووسیوە بەس کتێبێکی هەیە کراوە بە زمانی ئینگلیزی زۆر گرنگە The Book of Governors کتێبی حکومڕانەکان ئەم کاربایە هاتووە مێژووی کەنیسەکانی کوردستان و ئەم ناوچەی هەمووی نووسێتەوە ئین لە ساڵی 900 ئەو مێژووی نووسێتەوە شتی وا بینیت لەو کتێبەیە تەنانەت دووردەکاری هاتنی عەرەبەکانی تیا ناوی ئەو کەسە عەرەبە کە هاتووە گوندێکی کوردستانی داگیرتووە شتی وای تایە کتێبەکەی بەداخەوە ئەمە خەڵک ناوی نەبیستووە بەڵام لە جیهانە ئەمانە ناسراون یعنی لە ناو ئەو کتێبە کریسیانانە جاریوەشتیابین مەسەن کەسێکی وەکو پۆڵ کاکەی برایم میدی ئەمانە پێش ئیسلام باس کراون پۆڵ کاکەی هەر لە ناوچەی داقوقا باس کراوە کە ئەم ڕۆژ هەر کاکەیەکانی تایە مامۆستا باس چەند کەسایەتێکە کرد ئەم ناوانە تازن بەنسبەت نەگنەوەی نوێ ڕەنگە بەنسبەت ئەکادیمیەکانیشەوە ناوێکی تازن بێگومان و نەبیسراون ینی ئەمە بەگەڕان لە بواری مێژووە بە تایبەت لە سەرچاوی نیزیەکانە ئەمانەمان دەستەکەوێ بۆ چوونی من ئەگەر بتوێ لەسەر مێژوو بنووسی چەند زمانێکە پێویستە مێژووی کورد بە تایبەت ئەلیزی بەشێکی گرنگە ناتوانانی لەسەر مێژوو ئەتوانین بڵم هەر ناتوانانی لەسەر مێژوو بەس مێژووەکەت هەژارە بێ ئەو مێژوو هەژارە بێ ئەگە زمانی لیزی نەدانی چکە بۆ هەچی سەرچاوی دێری نەکراوە بە زمانی لیزی من کتێبی ئیبن خەلەکان یەکەم جار بە زمانی لیزی خوێنمەوە بە کوردی خۆی بە عەرەبی نووسی بە عەرەبی نووسێتی بە کوردی نیمانە حەزێکی گەورەی نە بە کوردی نیمانە بەس من یەکەم جار بە ئەنگلیزی خوێنم چکە لە 1800ەکانەوە کراوە بە ئەنگلیزی کتێبی وا بینی کە کراوە بە ئەنگلیزی جا زمانی ئینگلیزی زۆر شتی پێکراوە زمانی عەرەبی گرنگە فارسی گرنگە بەڵام ئینگلیزی لەسەر و هەمویانەوە چونکە یعنی بە نزیکی زۆربەی کتێبە مەسەڵەن بۆ نمونە یۆنانیەکان کە هاتوونەتە ئەم ناوە هەیە 2000 ساڵەوە پێ 1900 ئەمانە ئێمە ئاگامان لەمانە نییە یا بۆ نمونە ئەو کتێبانی کە بە زمانی ئارامی نووسراون کابرایە بۆ 2000 ساڵەوە پێش هاتووە یەتە هەولێر ئەچێتە ناو یەزیدیەکان ئەچێتە کەرکووک وردەکاری ژیانی ڕۆژانی خەڵکی نووسیوە ئێوە خەڵک کا بە مەسیحی بە زۆر 2000 ساڵەوە پێش ئەمە بە زمانی ئارامی نووسراوە بەڵام کراوە بە ئەنگلیزی ئەمە ناتوانێت ئارامی خوێن چونکە ئارامی خەریکە زمانێکە بێ بە مردوو بۆیە ئەنگلیزی زۆر زینووە زۆر گرنگە بۆ لێکۆڵینەوە زۆر باش مامۆستا یەکێک لەو کەسایەتیانەی کە تۆ لە نووسینەکان تا زۆر باسیەکەی ڕەنگە ناویمان بیستی بێ بەڵام وەکەوەی کامە کووردە و کەسایەتێکی جیانیشە سوهرەوەردیە بەڵێ ئەگەر تۆزێک سوهرەوەردی نەک سوهرەوەردیەوە فارسیەک فارسەکان فارسەکان وای ناوەکەەوە هاتۆتە لای ئێمەش لە ژێر کاریگەری کللتوریەوە بەداخەوە خۆ دڵی چۆن ئەڵێن شارە زوورەکەن بە شەهرە زوور ڕاستە ئەمە خۆی سوورەوەرد ناوچەیەکە پێشوی پێدام لە ڕۆژهەڵاتی کوردستانە مێژوونووسان ئەوەی کە باسی ئەو شاری کرد بێ ئەڵە شارێکی کوردیە یعنی وایان باسکەوە کە خەڵکەکەی هەمووی کوردە دوو کەسایەتی لەم شارەوە دروست بوون سوورەوەردی فەیلسوف لەگەڵ سوورەوەردی سۆفی ئەم دوو کەسایەتی هەر ناوەکەی بنووسە بە سەدان کتێبی گرنگی جیهانی ئەمڕۆین لەسەر ئەم دوو کەسە لە کوردستان لە زانکۆکانە بەشی فەلسفە ناویان نەبیستووە بە کورتی باسی هەردووکیانەکەم بۆتان یەکێکیان سوورەوەردی سۆفیە ئەم کابرایە باوکی وەکو باوکی سوفیزم وایە لە جیهانە ئەمە لە سەردەمی عەباسیەکانە ڕۆڵێکی زۆر گەورەی بینی لە سوورەوەردۆ چوو بۆ بەغا بۆ لای مامی کە مامی شەر سۆفیکی گەورە و بە زۆر گەورە نەبوو تەئسیری لەسەر برازاکەی زۆر هەبوو وردە سوورەوەردی لە بەغا گەشایەوە وای لێ هات بوو بە
پێش ئەم چەندیاری هەبوو دژی ئەمەوەستان ئەمیان بەلادەر لە ئایندا چکە زۆر لە سونیەتون ڕەوەکان سوفیزم بە دەرەوەی ئاینەزان ئەم ڕۆژوایە چکە بڵیتونەڵی سوفیزم فکری کوردی زۆر تێکەڵە یعنی ئیسلام بۆیان هەزم نەکراوە لەبەرەوە سوفیزم وەکو هەوڵێکە بۆ وەرگرتنی ئاینە نوێکە جا سوورەوەردی لە بەغا بۆ بە کەساتی زۆر گرنگ کتێبەکەی لەسەر سوفیزم وەکو چۆنەڵی قورئانی سوفیەکان هەموو سوفیەک ئەبوایە پابند وایە بەو کتێبەوە بەس پیاوی دەوڵەت بووە نزیک بووە لە دەسەڵاتەوە دەسەڵاتێکی زۆری و ئەمڕۆ گۆڕەکەی گومەزێکی گەورەیە لە بەغا یۆنسکۆ ینی پاراستوێتی لە بەغا ینی تۆمار کراوە گەڕەکێ لە بەغا کە زۆر کورد پیاڕوان نازانێت ئەوە بڵێن گەڕەکی شێ عومەر بەنای ئەوە کە بچی گومەزێکی زۆر جوانە هینێکی مێژووی جوان لەسەری دروستکراوە ئەمە ئەویان بەڕاستی بەرنامەیە بەش ناکە ئەمانە ژیانیانەوە دەوڵەمانە ئەوەی تریان کە من زیاتر سوورەوەردی سۆفی سوورەوەردی سۆهرەوەردی نامێت سوورەوەردی فەیلسوف ئەمەیان من زۆرم خۆشەوە ئەمە شخصی خۆشمە چکە پیاوی خەڵک بووە داخۆشی لە خەڵک کردووە ئەمە لەگەڵ شێخی ماردینی ئەمار شێخی پیرمەندێکی تری کورد بووە پەیوەندیان زۆر هەبووە هاچۆی ماردین و دوایی دیسانەوە لە حەلەب گرساوەتەوە حەلەب هەر بۆ ئاگاداریتان شارێک بووە هەر کورد حکمی کردووە یعنی شارێ بووە کورد گەورەترین تەسیری لەسەر بووە دایمە دوای ئەیوبیەکانیش هەر پاشای حەلەب هەر کورد بوو ئەوە سەوامە بینێ داگیر کراوە وەحاڵ سوورەوەردی چێتە حەلەب لای کێ بێ لای کوڕی سەلاحەدینە بێ کوڕێکی سەلاحەدین ئەیوبی ئەم زۆر کاریگەری لەسەر کوڕەکەی بەجێ داانێ ئەو وەختە هەندێک لە زانە سونیەکان کە تونڕەون لە فکرا دوو زیرەکی ئەمیان پێ قوڵ ناکرێت لەم گەنجیا 39 ساڵە چەندەها کتێبی لەسەر فەلسەفە و خاوەنی ڕێچکەیەکی فەلسەفی جیهانیە کە پێڵێن فەلسەفەی ئیشراق ئەم کابرایە وردە وردە هەندێک لە مەلاو کەسە ئاینیەکان نامان نووسن بۆ سەلاحەدین بڵێن سەلاحەدین ئەم پیاوە مێشی کوڕەکەت تێگەیە لا ئێعلا ئیتر سەلاحەدینیش بڵیتونەڵی دوو دەسەڵاتە بۆ دەسەڵاتی دەوڵەت و دەسەڵاتی دین ترساوە لەمەیکە ئەمەشتە دروست بێ و نامانێرە بۆ کوڕەکەی کە بیکوژێ کوڕەکەی زۆری بەناو چکە کوڕەکەی ئەمە وەکو خۆشویستە و زۆر پێی مەجی بۆ بەم کەسایەتێکێنە بڕیارا بیکوژێ کوشتنەکەی دیارە بە شێوەیەکی پێی ناخۆشوە ئەم شێوە کەس نازانێ یەکی ئێڵێ بێنان کراوە تا مردووە یەکی ئێڵێ بە پەتخی کێنراوە بۆ چوونی جە تا ئێستا نازانن بەڵام ئەوەی کە ئەزانرێ ئەم کەسایەتیە گرنگە لە ڕایان کوڕەکەی سەلاحەدینەوە ئەکوژرێت ئەو جاری شتێکی تر گرنگە کێ ئەم ڕێچکەیە تەواو پێکە شەمسەدینی شارەزووری کە خەڵکی ئێرایە هەندێک گەڵێن شەمسەدین لەگەڵی بوو تا پێش مردنی لەگەڵی بووە بەس ئەمەیەک لا نەکراوەوە بەڵام شەمسەدین ئەمڕۆ ناتوانانی باسی سوورەوەردیکەی ئەگەر باسی شەمسەدین نەکەی چونکە شەمسەدین تەواوکەری فەلسەفەی ئیشراقە ئەم فەلسەفەی کە فەلسەفەیەکی ڕۆژهەڵاتی کوردانەی کە بەشێک لە کاریگەری یۆنانیشی لەسرە ئەمڕۆ لە جیهانە چەواتەمە مەسا کاڵی نێمە فەیلسوفمان نەبووە لە خۆمانەوە قسەیاکەین و ئاشنای مێژوونین و ڕەنگە چەند ساڵێکی بەر لە خۆمان ئاشنا نەبین بۆیە ئاڵێ نێمە فەیلسوفمان نەبوو بە دڵنیایی هەر ئەوان نین ئیزی زەریری هەولێری ئیزی زەریر بە زەندیق ناوبراوە ئیز لەبەرەوەی بێدین بووە بەس پیرمەندێکی گەورەیە کوێر بووە ئەم پیاوە کوێر بووە لە گوندێک لای لە بینی سووریا و تورکیا لیا لەدایک بووە ئەمڕۆ پێڵێن سووریا گەورە بەس لە کوردستان لەدایک بووە لە مناڵیوە لە هەولێرا گەورا بێ ئەم پیاوە لە هەولێرا گەورا بێ بەم کوێریەش ئەبێ بە پیرمەندێک میر و دەسەڵاتداری گەورە ئەچێتە لای هەر ڕوویان پێ نایە ئەمنە ینی بڕوای بەخۆی هەبووە هەندێکیان هەر دەرکردووە هەچی خەڵکانی خەڵکی جوولەکە مەچی چوونەتە لای هەر بۆ ڕاوێژکاری فکری فەیلسوف بووە بەداخەوە لەبەرەوەی بە زەندیق ناوەیەنرێ لە سەرچاوەکانە لەوەچی ئەوە هۆکار بوو بێ ئەمڕۆ من هەندێک شعری ماوە هی ئەزی زەریر بەڵام کتێبە فکریەکانی زۆر گرنگ بوو بمایە ئەمڕۆ کتێبە فکری فەلسەفەکانی
هیچی نەماوە ئەوەی جێی سەرنجە هەتا وەختی مردنی کەی لە پەنایە کابراایکی میرێکی گەورەی هەولێری هەیە ناوی ئەبوو هیجایە ئەمەش کتێبەکەیم هەیە ئەمە مێژونووسە و شاعریشە هەتا ئەمرێ ئەمە والی شامیشە هەر بۆی پێ بڵم کە سووریا هەر بەدەست ئەمانە وڵاتی خۆمان بووە جا ئەبوو هیجا لە پەنایە بێ هەتا هی نەمرێت هەتا عیزم ینی نووسراوە تۆما کراوە ئەتا دواساتەکانی وەسیەتەکانی هەمە من ئەمە ئز ئەمرێت و جا بە شعر ئەبوو هیجا زۆر بۆیە هۆنێتەوە چکە هاوڕێی مناڵی هەولێر بوون هەردووشیان 800 ساڵای لەمە پێش جا ئەمانە ناڵم هەمووی یەک تەواکاتەوە سێرێکی ئیبن خەلەکان لەم خەلەکانەوە بنەماڵەکان لەوێن و لە هەولێرا گەورە بێت ینی لە خەلەکانی خۆمان و خەلە هەر ئێستا ژەر پێ وڵێ باشە مامۆستا ئەو کەسایەتی و فەیلسوفیانەی کە تۆ ئاماژە پێکرد کە ڕۆڵێکی دیاریان هەبووە بۆچی ئێمە وەکو نەتەوەی کرد زۆر ئاشنایەتیمان نییە بەوانە ڕەنگە ئێستا هەرێک لە ئێمە یەکەم جارمان بێ ئەو ناوانەی کە باست کە زۆر بەیان بیبیستین ئێمە ئەبنەمان شەرابی داگیرکەر خواردەوە مەز بووین بە فکری فارس و عەرەب و تورک ئێمە دانیشین هەچ مناڵێک دانیشە باسی متەنەبی بۆکە بە فەخر و شعری متەنەبی بۆڵێ بە شانازیەوە کە باسی شارستانیەتی فارس و شیرازی وە و تۆ تەسەورەکەی شیرازی چێ مامۆستای بووە هەرەوە جار دیسانە بێ بگەڕێمەوە مەجبورم شیرازی مامۆستاکەی سوورەوەردی بووە عومەری سوورەوەردی سۆفی تەلەبەی ئەو بووە باشە ئەو وانەی پێوتۆ من شعری هەورامی سوورەوەردیم هەیە باشە کەچی ئەمە نە شەرابی داگیرکەرمان خواردەوە مەز بووین بە هەر دابنیشین باسی عەرەب و باسی فارسکەین و ئەمانە لە بەردەستان لەویان من شعرێک هەیە حەزەکەم بۆتان بخێنمەوە ئەمە 1000 ساڵ کۆنە ئەمە 1000 ساڵ کۆنە شارە 1000 ساڵ شعرێکی کوردیە ئەمە کابرایەکە ئاینێکی کوردی ڕەسەن هەیە لێرە ئاینی یارسان نیوەی کورد ناوی نەبیستووە باشە ئەم کابرایە یارسانیە ئەمە ناوی سەرهەنگی داودان سەرهەن 1000 ساڵەمەوە پێشژیاوە کۆمەڵە شعری بەجێماوە بەس دوو دێڕی زۆر لام گرنگاڵێ ئەسکە نامە من سەرهەنگێ داودان ببورە سەرهەنگێ داودان ئەسکە نامی من سەرهەنگێ داودان چەنی ئێرمانان مەگێلم هەردان مەکۆشم پەرێ ئاینێ کوردان ئەڵێ من سەرهەنگی داودانم گوند بە گوند ئەگەڕێم ئەکۆشم بۆ هێشتنەوەی ئاینی کوردان باشە ئەمە 1000 ساڵەمە پێش کەچی ئەمڕۆ لە پەنامانە ئەم ئاینە ڕەسەنە هەیە بە مۆسیقا بە شەعر ئەگەر باسی ئەدەبی کوردی بکەیت و لە یارسانەگەی وەکو وایە ئەلفوبەی کوردن تێنەگەی من کە جاری وایە ئەم شعرە یارسانیەک هەورامیان ناخوێنمەوە یعنی تێگەم بۆم دەرەکێت کە ئێمە لە زانکۆکانە لە هەموو ئاسێکا کە چەنە نائاشناین بە فەرهەنگی خۆمان چەنە فەرهەنگمان دەوڵەمەنە چەنە ئاگاشمان ئێستا باشە بە خۆشحاڵە کۆمەڵی دروست بۆ کۆمەڵی یارسان هەوڵێن بۆ بڵاوکردنەوەی ئەو کللتورەوە ئەوە هەر شتێکی باشە هەوڵێکی باشە حەزەکەم ناوەکە تێنێکنی یارستانە نەک یارستان یارستان نییە یارسانە بەسدانێ بە یارستان باسیکە ئەو هەڵەیە چونکە یارسانە ئاینەکە زۆر کۆن و من لە ناوەکەی لێنی لە سەدا زۆر باشە مامۆستا ئەم ناوانی کە باسمان کرد ئەم فەیلسوفانە بۆ نام بیریارانە ئەم کەسایەتە جیهانیانە بەڵێ ڕۆژێک لە ڕۆژان بە دێڕێکیش خۆیان زانیویانە کە کوردن بە دێڕێکی ژووتیان ئێمە کە نەتەوەیەکین کووردە یان لە شوێنێک بووین ناوی کوردستانە تا ئێمە بۆ نمونە ئێستا بزانین ئەمانە کوردن دێڕێکی لەم شێوانەیە بۆ نمونە بەڵێ هەیە ئەوە سەرهەنگم شان نایب باشە شتێکی وایە بینین سەلاحەدینی ئەیوبی شتێکی وایە بینین خۆی کە بە یەکشت بڵێم سەرەتا ئێمە ئەمانەیە فکری ئەمڕۆ ڕابردوو بخوێنەوە ئەمە هەڵەیەکی گەورەیە نابێت داوا بکەین خەڵکێک 1000 ساڵەوە پێش وەکو ئەمڕۆ قسە بکە و خەڵکی ئەمڕۆ ژوەکو 1000 ساڵەوە پێش قسە بکە چونکە ئەمە داواکاریەکی هەڵە تۆ نابێت بۆ نمونە شەمسەدینیت باسی مانی پێغەمبەرەکە ئەمە باسی فکری ئەم ناوچەیە بووە کە ئەو فکرێ بۆ پارێزە بابی و تا کوردە و هەزارەها خەڵگەڵێ کوردم و جاشە باشە بەڵام ئەم فەرهەنگی کوردی بۆ پاراستووی لەی شوێنەکە نەیتوە کوردم شەمسەدین بەڵام خەڵکی شارە زورە و شارە زورە کورد بووە ئەم کابرایە هاتووە هەچی ئاینە کوردیەکانە کاریگەری و لەسەر ئەم فەلسەفەی ئیشراقا چۆن دروست بووە فەلسەفەی ئیشراق خەستاوی فکری کوردی ئەم ناوچەیە
مەسەن تۆ مانی نەناسی زۆر بەمان ئەم پێغەمبەرە گەورە جیهانیە کە لە شارێکی کوردیە بنەماڵەکەی کە هەمەدان لە ڕابردووە هەر کورد بوو ئێستا لەگەڵ شەپۆلی فارسا هیچ بووە کەسمان ناوی نازێت خوا پرسیارەکە بکەرەوە ئەو ڕاستی پرسیارەکەی منەوە بوتم بۆ نمونە کە باسی سوورەوەردیەکەین منیش بە زمانەکەی تۆ هاکەیتر کللتوری فارس نامێنێ بۆ نەکە باسی سوورەوەردیەکەین باسی سەلاحەدینی ئەیوبیەکەین باسی بن سەلاحی شارە زووریەکەین باسی هەر ناوێکی کاکەین ئەمانە بە دێڕێکیش ڕۆژێ لە ڕۆژان و توانێ ئێمە کوردین یان ناوی نەتەوەی کانێ نابێ بە ناوی کورد باشە جوابی ئەومایەوە کە نابێ بەو شێوەیە ئێمە داوایان لێ بکەین بەڵام هەشە نیزامی گەنجەوی گەنجە شوێنێکی کووردە لە ئازەربایجان ئازەربایجان بەشی زۆری هەر کوردی بووە ناوەگەشتی کوردیەوە ناتوانم باسکە ئێستا ئەم نیزامیە 4-5 شاکاری جیهانی هەیە کە بە فارسی نووسێتی بەڵام لە شعرێکا خۆیڵێ کە دایکم کووردە طبعا ئەڵێ مادەرە من سەیدە کورد بوت شتێکی ئاواڵێ ئەڵێ دایکم بڵین شاژنێکی کورد بووە کە باسی باوکی ناکا بوو ئەوە نییە کە باوکی کوردنە بەڵام لەم ناڵیە باوشێ مرێ ئاماژە لە شعرەکانیە بە خاڵ و دایکیەکە چۆ کاریگەریان هەبوو ئەمڕۆ ئەم دەوڵەتی ئازەربایجان جمهوری لە ئازەربایجان پارەکەیان ڕسمیەوی لەسرە باشە بە پول ڕسمیەوی لەسرە گومەزەکەی شوێنێکی گەورەیە لە وڵاتی ئازەربایجان فەخری پێوەکەن ئەشیانەیە بە زۆر بیکەن بە تورک هیچ شتێ نییە بیکا بە تورک چکە هەموو جیهان بەکابرا بە کورد دەزانێت با بە زمانی تر بۆ نووسێ ئەم کابرا بەس خۆمان نایناسین بەس خۆمان نایناسین نەک خۆمان ئێستا فارس و تورک شەڕی لەسەرەکەن زۆر بەخۆتە بڕۆ من چەندها کتێب شت ببینە تورکە ناسیۆنالیستەکان ئەمە شعری درۆی بۆ دروستەکەن و بە زۆریانە بیکەن بە تورکە وازان ئازەربایجان نازان تەبن ئەم ناوچان هەر کوردی بووە فارسەکانیش بە ئێرانی هینیەکەن و ئێرانی و کورد لەو ناوە ناوی نەبیستووە ئەمان ڕاری لەسەرەکەن جاتێکی ئەمەیە هینەکە ئێمە هەشە اینجا دوای ئەوە ئێمە ئەلفوبەیەکمان هەیە کە چەندەها کتێبی پێ نووسراوە زۆربەی کورد ئاگای لێ نییە لە ساڵی 900 باسکراوە کەو ئەلفوبێ نەک ئەلفوبێکە یەک وەرەقی نەما بەگەر کابرا لەسەر هینەنووسیان نەمانەزانی هەمان لەبەرەوە دڵنیا بە هەزاران کتێب کە وەکو ئەم سەرهەنگی داودانە ئاوا باسی کردووە کە ئاینی کوردانە پارێزە بەڵام فەوتاون کە کیانێک نەبێ زۆر جار بیان یعنی بە تایبەتی لەم 300-400 ساڵە یەکی لەو کێشانی کە دروست بوو چییە؟ لە مزگەوت تا وەختی خۆی زانست دەخوێنرا بۆ نمونە کەسێک وەکو دینەوەری کە مێژووی کوردی لە ساڵی 1900 ساڵەوە پێشنووسیوە کتێبی هەیە لەسەر زانستی ڕۆژناسی لەسەر ئەستێرەناسی ئەم کابرایە ئەم هەموو لە مزگەوت تا گەورە مزگەوت شوێنی زانست بوو جاران بەڵام لە نۆسەکانە کە ئەم دەوڵەتە تازانە دروست بوو لەپڕ قوتابخانەیە تازە دروست کرا کە پەیوەندی نەیانتوانی پەیوەندیەک ئەم دروستکەن لە بینێوانی کتوپڕ لە سفرەوە قوتابخانەیە دروست کا کە دەوڵەمەند نەکرا بەو فکری کە فکری کوردی چەندەها ساڵی تیابوو نەیانتوانی لەبەرەوە ئەمڕۆ مزگەوت بووە بە تەنها شوێنی دین قوتابخانەش بۆ بە شوێنی زانست بەڵام دابڕاون لێک پەیوەندیان نییە لەگەڵ نەتوانرا لە بنەچەوە هەندێک وڵات وەکو ئێران بەو شێوەیە نەبوو ئێران زیاتر کاری بەس ئێمە بە تەواوی ون بووین و بەهۆی ئەو شتانەوە کە نەمانتوانیوە ئەو فەرهەنگە دەوڵەمەندان کە مزگەوت شوێنی وەکو دەوری ڕۆلی زانکۆی هەبووە نەمانتوانی ئەو زانستە ئاوێتی قوتابخانەی نوێی بکەین مامۆستاگیان سپاس بەڕوونکردنەوەکانە زۆر سپاس مامادەبوونە دەست خۆش بێ بەیوان ئەمە هەوڵێک بێ بۆی کە ئەم ناوانە بناسیێنم کە سایەتیانە بناسیین ببنە بەشێک لە شانازی مێژووی دێرینی ئەمە و ئێستاشمان دوارە سپاس مامادەبوونە دوارە دەستە خۆش بێ زۆر سپاس بۆ زانیاریەکانە خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بین بەڵام دوای پشوێک درێژە بە گفتوگۆکانمانەی لەگەڵمان بمێنەوە